بەرنامەی پزیشکی تۆم لێم بپرسە. بەناوی خۆی گەورە و میهرەبان، دکتۆر سامان ساڵح فەخرەدینم، پسپۆری نەشتەرگەری گورچیلە و کۆئەندام میز و پرۆستات لە تاوەری تەندروستی سمان. بە پشتیوانی خۆی گەورە ئەمڕۆ هەڵەستین بە وەڵامدانەوەی ئەو پرسیارانەی کە لە هاوڵاتیانی بەڕێزەوە بۆمان هاتووە سەبارەت بە کێشە و گیر و گرفتەکانی کۆئەندامی میز و گورچیلە و میزەڵدان و پرۆستات. ئەم کۆئەندامە یەکێکە لە هەرە گرنگترین کۆئەندامەکانی ناو لەشی مرۆڤ کە هەڵدەستێت بە کارێکی زۆر گرنگ، ئەویش پاکردنەوە و فلتەرکردنی خوێنە لە ڕێگەی گورچیلەکانەوە و دەردانی ئەو پاشەڕۆیەی کە دروست ئەبێت لە ڕێگەی میزەوە. هەندێک فەرمانی تریشی هەیە وەکو چالاکردنی خۆڕۆکە سوورەکانی خوێن و دروستکردنی، هەروەها چالاکردنی ڤیتامین دی و کالسیۆم بۆ ئێسک، هەروەها ڕاگررتنی بەڵانسی زەخت و پەستانی خوێن و ڕاگررتنی خوێ جۆرەکانی ناو لەشی مرۆڤ. بۆیە پێویستە لەسەر هەموو هاوڵاتیەک کەوا پارێزگاری لەم کۆئەندامەی بکات بە شێوازێکی تەندروست کە لەگەڵیا بتوانێت ژیانێکی تەندروست و ساغ و سەلامەتی بەڕێوەبەرێت. بەڕێزان، ئێستا هەڵەستین بە وەڵامدانەوەی پرسیارەکان. پرسیاری یەکەممان لە بەڕێزێکەوە بمان هاتووە کە ئەڵێ دایکم نەخۆشی شەکرەی جۆری یەکی هەیە لە ساڵی 2014ەوە و بۆ ماوەی 4 ساڵە بێت تووشی کێشەی میزە چورکێ بووە و میزی بۆ ڕاگیر ناکرێ و لە ماوەی یەک کاتژمێردا 3 بۆ 4 جار میز دەکات. هەندێک جار بۆی ڕاگیر ناکرێ و بردومانە بۆ لای دکتۆر چارەسەر نەبووە. تا ئێستا وازی لە دکتۆر هێناوە لەبەر ئەوەی کە بێئومێد بووە لە چارەسەر و ئەو چارەسەرانی کە بەکاری هێنێ بۆ نەخۆشی شەکرە دەرزی ئەنسۆلین بەکاری هێنێت لەگەڵ حەبی بەیانیان و ئێواران. ئەڵێت هیوادارم ڕێگە چارەیەکمان پێ بڵێن کە دایکم لەم کێشەیە ڕزگاری بێت. دایکی تەمەنی 58 ساڵە و 4 ساڵە ئەم کێشەیە هەیە. بەڕێز، بۆ ئەم حاڵەتە ئێمە لە ڕاستیە ئەو نەخۆشانەی کە شەکرەی جۆری یەکیان هەیە یا جۆری دوو پێیان دەڵێن کە ئەبێ زۆر بە وریاییەوە ئاگاداری ئەو شەکرەیە بن کە هەیەە، لەبەر ئەوەی کە بەرزبوونەوەی شەکرە لە خوێندا بۆ ماوەی دوور و درێژ وا ئاکات میزەڵان ئەو دەمارانەی کە هەستی بۆ ئەگەیەنێت زەعیف و لاوازە بێ و هەروەها دیواری میزەڵانیش کێشەی بۆ دروست ئەبێ بە دوو جۆر. هەندێک کەس هەیە میزەڵانی چالاکی زیا ئەکات، وای لێ ئەکات کە فریای میز ڕاگرتن ناکەوێ و بە شێوەیەکی زۆر میز ئەکاتە دەرەوە بەبێ ئەوەی کە نەخۆشەکە ئەو کەسە بتوانێت کۆنتترۆلیکە. و جۆری دووەمیان ئەوەیە کە ئەو کەسانە میزەڵانیان تەمەڵە بێ، میز کۆ ئەکاتەوە بۆی بەتاڵ ناکرێت. ئێمە لەم حاڵەتانەیە پێویستە نەخۆشەکە سەردانی دکتۆرێکی پسپۆر بکات، سۆنەرێکی تازی بۆ بکرێت، زەرعێکی میزی بۆ بکرێت، بزانین هەوکردنی هەیە یان نە. لە سۆنەرەکەیە سەیری قەبارەی میزەڵان و ئەو میزەی کە تێ ئەچێت و بەتاڵکردنەوەی ئەکرێت و هەروەها هەندێ پشکنینی تر هەیە کە لە کلینیکە ئەکرێ بۆ ئەو کەسە. ئینشاءڵڵا چارەسەری ئەبێت پاش ئەوەی کە ئەگەینە تەشخیصکردنی کۆتایی ئایا ئەم خاتونە بەڕێزە ئەو کێشەیە کە هەیەی کامیانە وە گوتمان دوو جۆری هەیە و زۆربەی کات بە حەبوو دەرمان ئەتوانین ئەو کێشەی بۆ کۆنتترۆلکەن ئینشاءڵڵا. بە هیوای تەندروستی بۆ هەموو لایەک. پرسیاری دووەممان لە کەسێکەوە بۆ هاتووە، ئافرەتێکی بەڕێز، خوشکێکی بەڕێز، ئەڵێت کێشەی من جارجار ڕانەگرتنی میز و ئازاری دەوروبەری میزەڵانە و قورسایی و پەستانی زۆر لەسەر میزەڵانمە و بۆنێکی ناخۆش لە میزەکەم دێ. 31 ساڵە تەمەنی، ئەڵێت چەندێکە توش بووە جارجار وای لێت. لەم کاتەیە کە نەخۆشەکە ئەو زانیاریانەمان ئەیاتێ ئەمە بە وازحی دیارەکە هەوکردنی میزەڵانە. بەڕێزان، هەوکردنی میزەڵدان یەکێکە لە هەرە باوترین هەوکردنەکان کە لە ئافرەتانە دروست ئەبێ و ئەو کەسە هەست بە ئازاری بەرموسەڵانی ئەکات، ئازار لە کاتی میزکردنە، گۆڕانی ڕەنگی میز، بۆنی ناخۆشی میز. کاتێک ئەم خاتونە بەو شێوەیە ئەبێ سەردانی پزیشک بکات و فەحسێکی
میز دەری ئەخات ئایا ڕێژەی هەوکردنەکەی چەنە بەپێی ئەوە چارەسەری تایبەتی خۆی هەیە کە وەریەگرێت و باشە بێت ئینشاءالله. و ڕێنماییمان ئەوەیە کە دوور بن لە سەرما و ئاو شلەمەنیەکی باش بخورێتەوە لە ڕۆژە و میزکردنیش تەخیر نەکرێ و لە کاتی خۆیدا میزەڵان بەتاڵ بکرێتەوە بۆ ئەوەی کە ئەو کەسە تووشی هەوکردن نەبێت. ئەگەر کەسەکە زوو تووشی ئەم هەوکردنە ئەبێ و زوو دووبارە ئەبێتەوانێ، هەندێک کەس هەیە ئەڵێ هەفتەی پێشوو یا مانگی پێشوو عیلاجم بۆ ئەو حاڵتە وەرگرت و ئێستا جارێکتر توش بوومەتەوە. ئێمە لەم کاتەیە هەڵەچین بە ئەنجامدانی زەرعی میز. زەرعی میزەکە ئەوەمان پێی ئەڵێت ئەو جۆرە میکرۆب و بەکتریایی کە لە ناو میزەڵاندا هەیە چ جۆرێکە و چ دەرمانێکی بۆ گونجاوە، ئەو کاتە بە پێی زەرعەکە عیلاج وەرەگرێ و ئینشاءالله خی گەورە شیفای بۆ نێرە. پرسیارێکی تر هاوڵاتیەک ئەڵێ دوای پشکنین و ئەنجامدانی سۆنە دەرکەوتووە ئاوسان لە حەوزی گورچیلەکانمان هەیە، گورچیلەی چەپم 15 ملیم ئاوساوە و گورچیلی ڕاست 20 ملیم. ئایا هۆکارێک چییە و چارەسەرەکانی چییە؟ طبعا هۆکارەکەی لە کاتی سۆنەرە هەندێک لەو هۆکارانەمان بۆ دەرەکەوێ، ئەمە ئەکرێت حاڵەتێکی زگماکی بێ و هەر لە کاتی لەدایک بوونەوە بەدواوە ئەم کەسە ئەم حاڵەتەی هەبوو بێ و هەندێک جاریش ڕوئەیە بەهۆی هەبوونی بەردێک یان هەوکردنێک لەو بۆری حەوزی گورچیلەکە. ئێمە لەم کاتەیە لەبەر ئەوەی لە هەردوو لایە کەمێک ئاوساوی هەیە، ڕاستە ڕێژەی ئاوساویەکە زۆر نییە، بەڵام ئێمە ئاعتیماد دەکەینە سەر حاڵەتەکەی ئەو کەسە. ئەگەر ئازاری زۆری هەبێ و هەوکردنی بەردەوام و دووبارە بوونەوەی هەوکردنی هەبێ لە گورچیلەکانە، ئێمە لەم کاتەیە ناچارە بین کە تیشکی سیتیسکانی ملەوەن بنێرین بۆ ئەو نەخۆشە بۆ دیاریکردنی ڕێژەی هەڵ ئاوسانەکە و هەروەها ئەو هۆکاری کە بووەتە هۆی ئەو هەڵ ئاوسانە. بەڵام ئەگەر کەسەکە تەنها ئەوەیە کە لە سۆنەرا بینیوێتی وەکە خۆی لێرە ئەڵێ تەمەنی 24 ساڵە خاتونێکی بەڕێزە، ئەگەر تەنها ئەوەیە کە لە سۆنەرا دەرکەوتووە ئەم لای 15 ملیمە و ئەو لای 20 ملیمە بەبێ ئەوەی کە کێشەی هەبێ، بەبێ ئەوەی کە ئازار و ناڕەحەتی و هەوکردنی هەبێ، ئەمە تەنها بەس بە دوواداچوونێکی ئەوێت کەوا ساڵانە سۆنەرێک بکات بۆ بە دوواداچوونی ئەو هەڵ ئاوسانە و پێویست بە هیچ شتێکی تر. بەڕێزان پرسیارێکی تر هاوڵاتیەکی بەڕێز ئەڵێ ئەگەر کەسێ سۆنەر بکات پێی بڵێن گورچیلەکە دووشکە، ئایا ئەمە نەخۆشیە و هۆکاری چییە؟ پێویست بە سەردانکردن ئەکات؟ سوپاس بۆ وەڵامدانەوەت. طبعا ئەم پرسیارە تۆزێ ناڕوونە لەبەرەوەی کە زۆر نەمان بیستوە بەڕاستی، یعنی یەکێک لە سۆنەرا پێی بڵێن گورچیلەکە دووشکە، بەڵام شێوازێکی تر هەیە کە لە گورچیلەیە لە کاتی سۆنەرکردنا دەرەکەوێت، ئەویش تۆخبوونەوەی ڕەنگی گورچیلەیە لە کاتی سۆنەرە. ئەو پزیشکە بەڕێزەکانی کە سۆنەرەکەن ئەزانن کە ڕەنگی گورچیلە و دەرکەوتنی گورچیلە لە سۆنەرە بە شێوەیەکی نۆرماڵ چۆنە و کاتێک کە نەخۆشیەک ڕووەکاتە گورچیلەکە ڕەنگی ئەو بڵێن ئەو گۆشتێک کە بە گورچیلەکەەوە هەیە تۆخ دەبێتەوە. هەندێک کەس لەوانەیە وا باسی بکا بڵێ ئەمە گورچیلەکە وشک بووەتەوە. طبعا ئەگەر ئەو ڕەنگە تۆخ بێتەوە لە سۆنەرە، ئەوە هەندێک دەلالەتەکە لە هەندێک نەخۆشی کە لە ناو فلتەرەکانی گورچیلەدا ڕوئەیە. من پێم باشە ئەم کەسە جارێکی تر سۆنەرێک بکاتەوە و هەروەها هەندێک فەحس هەیە کە پێڵێن فەرمانەکانی گورچیلە وەکو لە خوێنەوە ئەکرێت یوریا و کریاتین. ئەگەر سۆنەرێکی تری کردەوە هەر هەمان شێواز دەرکەوت گورچیلەکانی و یوریا و کریاتینەکەی کێشەی هەبێ، پێویستە سەردانی پسپۆڕی گورچیلە و ئەو پسپۆڕیە بکات بۆ ئەوەی کە دەستنیشان بکرێ ئایا بۆ چ هۆکارێک ئەم گورچیلەوەی لێ هاتووە. ئەگەر یوریا و کریاتینەکەی نۆرمەڵ بوو، سۆنەرەکەی دەرەجەکەی بە شێوەیەک نەبوو کە جێی مەترسی بێ، ئەتوانێت بەس چاودێری خۆی بکات. خاتوونێک پرسیاری هەیە ئەڵێ من کچێکم هەیە بە سۆندەی میزی بۆ دائەنێم چونکە خۆی ناتوانێت میز بکات و تەمەنی مناڵەکەی تەمەنی کەمە، عمری 3 مانگە بە سۆندە میز ئەکات. ئەڵێ هەرکە لە سکما بووە ئاوساویەکی زۆری هەبووە
و کە سۆندەی بۆ دانەنێم سکی داوسێ و ئازاری زۆرە بێ و میزی بۆ ناکرێت ئەڵێ و MRIشمان بۆ کردووە و سکانمان بۆ کردووە بەڵام هیچ دەرنەچووە بەڕێز ئەم حاڵەتە لەبەر ئەوەی مناڵەکە جارێ زۆر بچووکە تەمەنی 3 مانگە و کە نەتوانێت میز بکات بەڕاستی ئەمە بە دوواداچوونێکی وردی ئەوێ لەلایەن پزیشکێکی پسپۆری نەشتەرگەری گورچیلە و میزەڵانەوە کە هەندێک فەحسی تایبەتی تر هەیە ئەبێ بۆی بکرێت و دەستنیشانی ئەو کێشەیە بکرێت ئایا ئەم میزەڵانە بۆچی ناتوانێت میز بەتاڵ بکاتەوە هەندێک جار میزەڵان پەردەی هەیە لە دەمی بۆریەکەیە نایڵە میزەکە بەتاڵ بێتەوە هەندێک جار بەهۆی کێشەیەکی پشت و فەقەرات و دەمارەکانەوە ئەو میزەڵانە وەکو میزەڵانێکی لە کارکەوتوو ئەبێت کە ناتوانێت میز بەتاڵ کاتەوە تەنها میز ئەگرێتە خۆی پێم باشە ئەم کەسە سەردانی پسپۆڕێکی تایبەت بکات بۆ ئەوەی کە لە نزیکەوە ئەو شتانی کە پێویستە بۆ ئەو مناڵە ئەنجام بدرێ و چارەسەری پێویست وەربگرێت لەبەرەوەی کە تەنها بە وەڵامدانەوەیەکی ئێرە ئەو کێشەیە چارەسەر نابێت. پرسیارێکی ترمان بۆ هاتووە هاوڵاتیەک پیاوێکی بەڕێز ئەڵێ سڵاو دکتۆر ئەگەر پیاو جگەرە بخوات چی بخوات تا لە نەزۆکی دوور بێت هیچ فەحسێکم نەکردووە و 2 مناڵم هەیە بەڵام ساڵێکە هۆڵەین بۆ مناڵ نامان بێت پیاوەکە خۆی جگەرە خۆرە و ئافرەتەکە هیچ کێشەیەکی نییە. بەڕێز جگەرە کێشان طبعاً بێجگەلەوەی کە زیانی تەندروستی هەیە بۆ هەموو ئەندامەکان و سیستەمەکانی لەشی مرۆڤ یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی کێشەی سپێرم و تۆ لە پیاوە جا ئایا کێشەکە لە جوڵەی تۆوەکان نابێ لە شێوەی تۆوەکان نابێ ئێمە پێمان باشە ئەم هاوڵاتیە پرسیارەکەی بەو شێوەیە بێت ئایا من جگەرە تەرک بکەم ئەکرێت کێشەی ئەو نەزۆکیم چارەسەر بێ ئەمە پێڵین بەڵێ بەڵام ئەم پرسیارەکەی بە شێوەیە کردووە کە ئەڵێ ئەگەر جگەرە بخوات چی بخۆم باشە بۆی کە لە نەزۆکی ڕزگارم بێت ئەبێ جگەرە تەرککەی بەڕاستی ئەمە وەڵامی پرسیارەکە بەو شێوەیە ئەبێ جگەرە تەرککەی و دوای ئەوەش 3 مانگ دوای جگەرە تەرککردن فەحسێکی سپێرم ئەەکەیت ئەگەر کێشەی تیا بێ ئەو کاتە بەپێی کێشەکەی چارەسەرەکرێ ئەگەر کێشەشی تیان نەبێ ئیشاڵڵا خوای گەورە مناڵتانەیاتێ. پرسیارێکی تر بەڕێزێک پرسیاری کردو ئەڵە شەوانە 2-3 جار هەڵەستم بۆ میزکردن و خۆشم میزم بۆ ناکرێ خۆش میزم بۆ ناکرێ سوپاس بە وەڵامدانەوەت مەقسەدی لەوەیە کە شەوان هەڵسانی زۆرە و بە ئازاریان بە ناڕەحەتیە میزەکەی کە ئەڵێ خۆش میزم بۆ ناکرێ تەمەنیشی 40 ساڵە ئێمە لەم حاڵەتەیە چەند هۆکارێک هەیە بۆ ئەو کەسانێک کە شەوان خەبەریانە بێتەوە بۆ میزکردن هەندێک کەس هەیە بە هۆکاری خواردنەوەی شلەمەنی زۆر چا شەربەت میوە پێش خەوتن ئەبێتە هۆی دروستبوونی میزێکی زۆر بە تایبەتی لەم وەرزەیە کە ساردە عارەقکردنەوە کەمە میز زۆرتر دروستە بێ و ئەو کەسە ناچارە بێ کە شەوان خەبەری بێتەوە. هەندێک هۆکاری تر هەیە وەکو ناڕێکی لە چالەکیەکانی میزەڵان بۆ نمونە میزەڵانی وروژاومان هەیە پێڵەن عەسەبی میزەڵانی تووڕە ئەم کەسانە میزەڵانیان کەمتر لە خەڵک میز ئەگرێت و زووتر داوای بەتاڵکردنەوە ئەکا و هەندی هۆکاری تر هەیە بە تایبەتی ئەو کەسانی کە پرۆستاتیان گەورە بێ و ئاکات کە بە یەک جار ئەو میزە بەتاڵ نابێتەوە لەبەر ئەوە جاری وایە نیوەی میزەڵانیان بەتاڵە بێن نیوەی میزی تیا ئەمێنێ کاتێک کە ئەخەون لە دوای کات سەعاتێک سەعات و نیوێک جارێکی تر هەستی میزکردنیان بۆیەت پێم باشە ئەم هاوڵاتیە سۆنەرێک بکات و سۆنەرەکەی بە شێوەیەک بێکە خەبارەی میزەڵانی بەپڕی و بە بەتاڵی تیا دەربکەوێ بۆ ئەوی کە بزانین ئایا میزەڵانی بە شێوەیەکی باش ئیشەکە و بەتاڵیەکاتەوە یاننا دواتر بەپێی ئەو کەسە بەپێی ئەو نەتیجەیە ڕێنمایی وەرەگرێت بەڵام ڕێنمایی عام ئەوەیە کە 2 سەعات پێش خەوتن هەموو جۆرە شلەمەنی و میوە و چاو قاو ئەو شلەمەنیانە کەم بکاتەوە و پێش خەوتن میزەڵانی بەتاڵ کات ئینشاءڵڵا ئیستیفادەی لێکات. پرسیارێکی تر هاوڵاتیە گەڵێ سڵاو من تەمەنم 61 ساڵە شەوانە هەتاکو ئێستا 3 بۆ 4 جار هەڵەستم بۆ میزکردن هیچ پشکنینێکم نەکردو بەڵام باوکم و براکانیشم هەروان تکایە چ پێشنیارێکتان هەیە بۆ من ئەمەش
ئەتوانین بڵێن وەڵامەکەی وەکو وەڵامی پرسیاری پێشووایە هەستانی سێ چوار جار پێویستی بە سەردانی پزیشکە مادام ئەڵێ هیچ پشکنینێکم نەکردووە پێویستە پشکنین بکات بە تایبەتی سۆنەری میزەڵدان و پرۆستات مادام تەمەنی 61 ساڵە و ئەم حاڵەتش لە باوکی و لە براکانیان هەیە ئێمە ئەزانین کە گەورەبوونی پرۆستات و کێشەکانی پرۆستات یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی هۆکاری بۆ ماوەیە کە لە باوک و مام و براو ئەو کەسانەوە بۆ ئەو نەخۆشە ئەمێنێتەوە بەڵام دووبارە بەو هاوڵاتی ئەڵێن کە ئەمە جێگەی مەترسی نییە تەنها بە پشکنینی لای پزیشکی پسپۆر ئەتوانیت بگەینە دەستنیشانکردنی هۆکارەکەی و چارەسەریشی ئینشاءالله خوای گەورە بۆت ئاسانەکات. پرسیارێکی ترمان هەیە ئەڵێت ئەمە تەمەنی 25 ساڵە خاتونێکە ئەڵێ سەلام عەلەیکم کاک دکتۆر من تەمەنم 25 ساڵە و لە خێزانەکەمان نەخۆشی گورچیلە هەیە من تەنها لەسەر سفرە لەگەڵ نان خواردنە ئاوە خۆمەوە ڕۆژی 8 پەرداخەکە تەنها لەگەڵ نانە ئەیخۆم ئایا زیانی نییە بۆ گورچیلەکان بەڕێز بۆ جەنابیشت و بۆ هەموو هاوڵاتیان کە ئێمە بە بەردەوامی ڕێنمایی ئەکەین بە تایبەتی لە وەرزە گەرمەکانە کە ئەبێ ئەو خواردنەوە بە ڕێژەیەکی بەرچاو باش بێت کە بۆ کەسێکی گەورە لە ڕۆژە گەرمەکانە لە 24 سەعاتە نزیکی 3 لیتر ئاو بخورێتەوە و لە ڕۆژە ساردەکانە ئەکرێت 2 لیتر ئاو بخورێتەوە لە 24 کاتژمێرەکەیە بەڵام باشتر وایە ئەم ئاوە دابش بکرێت لە بەیانەوە تا ئێوارە نەک لە یەک کاتی دیاریکراوە ڕێژەیەکی زۆر بخۆیتەوە و دواتر کاتەکانی تر هەمووی بەبێ ئاو گورچیلە بمێنێتەوە مادەم لە خێزانەکەتانە کێشەی گورچیلە و نەخۆشی گورچیلە هەیە بۆ جەنابەت باشتر وایە کە لە خەڵک زیاتر ئاگال لە خۆت بێ و پرۆتینەکان زۆر نەخۆیت بە تایبەتی گۆشتی سوور و خوێ و هەروەها ئەو ڕێژەی ئاو خواردنەوەیشت ئەگە بکرێت زیاتری بکەیت لەگەڵ دابەشکردنی بە پێی کاتەکان و لە بەیانیەوە کە دەست کرد بە ئاو خواردنەوە لەگەڵ ناخواردنیشە ئاو بخۆی لە غەیری ناخواردنیشە ئاو بخۆی بۆی کە بە بەردەوامی گورچیلەکانت تەڕ بێ و پێویستی بە ئاوی زیادە نەبێت. پرسیارێکی تر هاتووە بە ڕێزێکە ئەڵێ من ساڵێکە بێ گورچیلەیەکم بەهۆی گرێکی گەورەوە لابراوە کریاتین و یوریام یاری ئەکا جاری وایە کریاتینەکە مەگاتە یەک یوریاکەشم 43 خەریکە تووشی شەکرش ئەبم سێ مانگیەکەم 5.9 پرسیارەکەم ئایا ڕۆژوو بگرم یەک دووەم ئایا حەبی شەکرە خراپە بۆ گورچیلەکەم خوای گەورە سەربەستام کات خاتون ئەمە خاتونێکە تەمەنی خۆی نەنووسیوە ساڵێکە بێ گورچیلەیەکی لا بردووە بەڕێز ئەگەر ئەو گورچیلەیە کە ماوەتەوە خۆی گورچیلەیەکی بێکێشە و ساغ و سەلیم بێت ئیشاڵڵا کێشەت نابێ و ئەتوانی چەندێکی تەمەند ماوە لەگەڵ یا بە بێ کێشە بژیت وەکو هەموو ڕێنمایەکانی ترکە بۆ خەڵک باسیەکەین جەنابیشت هەروە و زیاتریش لەبەرەوەی تەنها گورچیلەیەکت هەیە باشتر ئاو خواردنەوەیەکی باشت هەبێ دوورکەویتەوە لە خواردنی پرۆتینی زۆر بە تایبەتی گۆشتی سوور و هێلکە و پرۆتینەکانی تر کەمیان کەیتەوە ئێمە کە ئەڵەن کەمیکەیتەوە هەندێک هاوڵاتی تێگا ئەڵێ هەر نایخۆم هەیەڵێ 2 ساڵە گۆشتم نەخواردووە یا 2 ساڵە هێلکەم نەخواردەوە پێویست ناکە هەر نەیخۆیت بەڵام دابەشیەکەی لە هەفتەیەکە ڕۆژێک گۆشتی خوارد ئەو ڕۆژە هێلکە ناخۆی ئەو ڕۆژە هێلکە و خوارد گۆشتی سوور ناخۆی و بە شێوەیەکی بەرچاو بە دوور بیت لە خواردنی خوێ خواردنی سوێر ئەو خواردنەوەشت دابشکەی لە ڕۆژێکە هەتا وەکو شەو ئاوێکی باش بخۆیتەوە بە نسبەتی ڕۆژوگرتنەوە ڕاستیەکەی ئەم پرسیارە ناتوانین لێرە یەکسەر پێت بڵێن ئەبێ ڕۆژوو بگریت بەڵام سەردانی پزیشکێکی پسپۆڕەکەیت پێش ڕەمەزان بە چەند ڕۆژێک و فەحسی تازت بۆ ئەکرێتەوە سۆنەری گورچیلەت بۆ ئەکرێتەوە و سەیرێکی عامی تەندروستیت ئەکرێ ئەو کاتە قرارە درێ بەڵام ئەو کەسێکی گورچیلەی هەیە زۆر بە ئاسایی ئەتوانێت بە ڕۆژوو بێ و ئەتوانم بڵێم ڕۆژوەکە بە تایبەتی لەم ساڵاکە ڕەمەزان ئەکەوێتە کاتێکی فێنک و ساردەوە لەوە ئەچێ یعنی ئەگەر نەک زەرەری نەبێ سوودیشی هەبێ بۆ تەندروستیت. ئایا حەبی شەکرە خراپە بۆ گورچیلەم نەخێر خراپ نییە بۆ گورچیلەت بەڵام ئەبێ لەژێر چاودێری پزیشکێکی پسپۆڕی شەکرەیە ئەو حەبە بەکاربێنیت خوای گەورە شیفا بۆ بنێرە ئینشاءڵڵا. پرسیارێکمان بۆ هاتووە پرسیارێکی زۆر گشتیە کە بەڕاستی من لێرە زۆر بە سەریعی بە خێرایی جوابی ئێمەوە لەبەرەوەی کاتێکی زۆری وێ جوابدانەوەکەی
پیاوێکی بەڕێزە تەمەنی 53 ساڵە ئەڵێ چارەسەری ئاوسانی پرۆستات چییە؟ ئاوسانی پرۆستات هۆکاری زۆرە لە گرنگترین هۆکارەکانی ئەوەیە کە بەهۆی تەمەنەوە پرۆستات هەڵا ئاوسێ وەک وتمان هۆکاری بۆ ماوەییە. چارەسەرەکەی چەندین ڕێگەی هەیە، هەندێک کەس هەیە چارەسەری هەر ناوێت تەنها سەردانی دکتۆرە کاتەوە ساڵی 2 جار 3 جار بەس بۆ فەحسکردن ئەوانی کە کێشەیان نییە. هەندێک کەس هەیە لە میزکردنا کێشەی هەیە حەب بەکارهێنێت دکتۆر حەبی بۆ ئەنووسێ. هەندێک کەس هەیە بە حەبەکان باش نابێ پەنابێن بۆ چارەسەری لابرنی پرۆستاتەکە، ئەوی شێوازی زۆرە وەکو نازور و لەیزەر و هەروەها شێوازی نەشتەرگەری. هیوادارم ئەم پیاوە بەڕێزە سەردانی پزیشکی پسپۆر بکات بۆ ئەوەی چارەسەرێکی ڕوون و ئاشکرا وەرگێت و کێشەی لەگەڵ پرۆستاتەکەیان نەبێت. پرسیارێکی تر هاوڵاتیەک پیاوێکی بەڕێز تەمەنی 52 ساڵە ئەڵێ سڵاو دکتۆر من کریاتینی گورچیلەم هەیە شەکرە و زەختی شم لەگەڵیایە ئایا سرکەی سێ و باشیان خراپە؟ طبعا ئەم پرسیارە کە جەنابەت زەختت هەیە شەکرەت هەیە بە تەئکید ئەگەر ئەم دوو کێشەیە چارەسەری تەواوی بۆ نەکرێ و لەژێر کۆنتترۆڵا نەبێ بە بەردەوامی ئەبێ لەژێر کۆنتترۆڵا بێ ئەجینا بە کریاتینی گورچیلت بەرزە بێتەوە و زەرریش بەر گورچیلە ئەکەوێت. بەڵام سرکەی سێ و ڕاستیەکەی شتێکی ئەوتۆی لەسەر نییە کە بڵێن سرکەی سێ و کریاتینی گورچیلەکە دا ئەبەزێنێت یان شەکرە و زەختەکە چاگەکاتەوە. پێویستت بە چاودێریکردن هەیە لەلایەن پزیشکی پسپۆری هەناویەوە بۆی کە شەکرە و زەختەکەت کۆنتترۆل بێ وە کریاتینەکەش بەلایانی کەمەوە بێ 3 مانگ جارێک فەحسێکی کریاتین بکەی بۆ ئەوەی کە دڵنیابیتەوە لە تەندروستی گورچیلت. پرسیارێکی تر هاوڵاتیەک پرسیارەکە بۆ مناڵەکەی کە تەمەنی 9 مانگە ئەڵێ سڵاو مناڵێکی 9 مانگمان هەیە هەموو خواردنێک بە بێزەوە ئەخوات ئەڵێت بۆری میزی تەسکە و دەبێت پاش ساڵێ عملیاتی بۆ بکرێت چارەسەری چێ زۆر سپاس. تەنها ئەوەنەی ناردووە و هیچ عیلاجێ بەکار ناهێنێ گومانی تەسکبوونەوەی بۆری میزی لێ دەکرێت. طبعا بە گومان نابێت ئەبێ ئەمە بگەینە بڕیاری کۆتایی واتە ئەو مناڵە ئەبێ لەلایەن پزیشکی پسپۆڕەوە ببینرێ سۆنەر و ئەشیعی پێویست کە بە پێی شوێنی ئەو تەسکبوونەوەی ئایا لە بۆری حالبە ئایا لە بۆری میزکردنەکەیەتی دەبێت دەستنیشان بکرێت و ڕێژەی تەسکبوونەوەکە ئەمانە دیاریەکات ئەو کەسە ئەو مناڵە پێویستی بە نەشتەرگەری ئەبێت یان نا. بەنسبەتی ئەوەی کە ئەڵێ هەموو خواردنێک بە بێزەوە ئەخوات ئەگەرێکی کەمە ڕەبتی بەو حاڵەتی میزکردنەکەیەوە هەبێ پێویستە بۆ ئەوەیان پزیشکێکی پسپۆری مناڵان بیبینێت بۆ ئەوەی کە تووشی کەم خۆراکی و بەدخۆراکی نەبێت و بەنسبەتی بۆری میزەکەیەوە سەردانی پزیشکی پسپۆری گورچیلە و میزەڵان بکات. پرسیارێکی تر بەڕێزێک تەمەنی 41 ساڵە ئەڵێ لە دوای سەر ئاوکردن واتە لە دوای میزکردن و بەتاڵکردنەوەی میزەڵان سوتانەوەیەکی بە ئازارم هەیە. ئەمە ئەگەر بۆ ماوەیەکی کاتیە و چەند ڕۆژێک کە توش بووە پێویستە کات فەحسێکی پشکنینێکی میزی بۆ بکرێ و زۆربەی ئەم حاڵەتانە هەوکردنی بۆری میزە بە تایبەتی کە ئەمە پیاوە بێت چێکێکی بۆری میز و پرۆستاتی بۆ بکرێتەوە بە سۆنەر و بە فەحسی میز دەرکەوت ئەگەر ئیلتیهابێکی هەبێ ئەوە بە ئاسانی ئینشاءالله حەبوو دەرمانی پێویست وەرەگرێ و چارەسەرە بێت. ئەم بەڕێزە پرسیاری هەیە بۆ مناڵەکەی کە مناڵەکەی تەمەنی 3 ساڵ و 11 مانگەواتە تقریبن 4 ساڵە کوڕە ئەڵێ من کوڕەکەم تەمەنی 3 ساڵ و 11 مانگە و نزیکەی 10 ڕۆژە بێ ڕۆژانە زیاتر لە 30 جار دەچێت بۆ میزکردن و بێ ئەوەی شتی زیاتری خواردبێت لە ڕۆژانی تر. بردوومە بۆ دکتۆری مناڵان دەڵێت هیچ کێشەی نییە و فەحسم بۆ کردووە ئیلتیهابی نییە و شەکرەکەشی ئاساییە. ئایا هیچ مەترسیەک هەیە ئەو حاڵەتە کە ئەو پرسیارم بۆ بکەن زۆر مەمنونتان دەبم. بەڵێ ئەم تەمەنی 4 ساڵ ئیتر ئایا کوڕ بێت یان کچ تەمەنێکە کە ئەو مناڵە وردە وردە فامەکە یعنی
هەست بە شتەکانەکە ئیتر پێویستی بەوە ئەبێ کە خۆی بچێت میز بکە، خۆی تەوالێت بکە، خۆی بەتاڵکاتەوە، خۆی پاکاتەوە. هەندێک جار هەیە گۆڕانکاریەک کە ڕوئەیە لە ژیانی ئەو مناڵەیە لەوەی کە پێشتر لە ناو حەفازە و دایبیا کردوێتی ئێستا ئەبێ خۆی بچێت. ئەمە ترس و دڵڕاوکیەیەک دروستەکە. هەندێک مناڵ هەیە لە تەوالێ دەترسێ، هەندێک خێزانی ژەیە بەڕاستی هەندێک دایک هەیە تۆزێ بە تونند و تویژیەوە ئەو مناڵە فێری تەوالێتەکە. ئەمە ڕاستیەکەی ئەبێتە هۆی ترسێک و ناڕەحەتیەک بۆ ئەو مناڵە کە لەو کاتەیە ترسی هەیە، وای لە یەکەم میزەڵانی وروژاوە بێ، یان ئەو کەسانەی کە شوێنیان گۆڕیە بۆ نمونە ئەم مناڵە تا 4 ساڵ لە ماڵەوە بۆ ئێستا نردوتە بۆ ڕەوزە، کە ئەچێ بۆ ڕەوزە جەوەکەی ئەگۆڕێت کەمێ تووشی قەلەقی و ترس و دڵڕاوچیە بێ، ئەترسیە لەوێ میز بکە بە خۆیان یا لە بەرچاوی مامۆسایە لە بەرچاوی مناڵەکانی هاوڕێی کە وای لێت هەستێکی بۆ دروستە بێ زوو ئەوێ بچە میز بەتاڵکاتەوە بە شێوەیە کە خۆی میزێکی تیانە میزەڵانی 5 دقە جارێک یان 30 جار لە کاتژمێرێکە زۆرە بۆ ئەوەی کە مناڵێک میزەڵانی بەتاڵکاتەوە. زیاتر ئەمە پێویستی بە هێورکردنەوە و ئەوەیە کە مادەم پزیشکی مناڵان بینیوێتی و فەحسی بۆ کراوە کێشەی نییە و پێشتریش کێشەی نەبووە، تەنها ئەوەیە کە دڵنەوایی بکرێت ئەو ترس و قەلەقی لە دڵیان نەهێڵرێ و ئەگەر هەندێک جاریش میزی کرد تەڕبوو لەشی تەڕبوو توو ڕەبوون و سەرزەنشتکردنێکی وان نەکرێکە لێی ببێ بە ترس و قەلەقی. پرسیارێکی تر لەسەر مناڵ کوڕەکەم تەمەنی 4 ساڵ و نیوە زەکەری زۆر بچووکە ئایا چارەسەری هەیە؟ بەڕێزان ئەمە یەکێکە لەو کێشە و گیر و گرفتانەی کە چەند جارێکی تر هەر لە ڕێگەی پێیجەکانی سمارت و لە شوێنی تریشەوە ئێمە باسمان کردووە ڕوونکردنەوەمانیاوە کە ئەم کێشەیە ڕاستیەکەی کێشەیەکی بەربڵاوە، ناشتوانین بڵین کێشەیە، بەڵام بۆ خێزانەکان وەکو کێشە دەرئەکەوێت. بۆچی؟ لەبەرەوەی کە ئەم دایک و باوکە کە سێری کوڕەکەیانەکەن تەمەنی 4 ساڵە یان تەمەنی جاری وای گەورەترە هەیە 10 ساڵە 12 ساڵە ئەیهێنێت بۆ کلینیک ئەڵێ دکتۆر ئێمە لە ماڵەوە کە سەیری ئەەکەین کاتی خۆگۆڕین کاتێ دایکی ئیشوا لە حەمام تەوالێتکردن ئەبینین ئەندامی نێرینەی زەکەری زۆر بچووکە. ئێمە تووشی قەلەقی بووین ئایا چی بکەین؟ ئەمە ئەکرێت چارەسەر بکرێت بۆ مستەقبل خراپەیان نا؟ زۆربەی ئەوانەی کە ئێمە بینیومانن کێشەیان نەبووە، بەڵام ئایا کێشەکە لە چیە؟ ئەم دایک و باوکە بۆچی ئەو ترسیان لا دروستە بێت؟ طبعاً کێشەکە هەیە، یعنی ئەوەی کە ئەیبینن ڕاستە. ئێمەش کە ئەیبێتە کلینیک کە مناڵەکە بە پێوە ئەوە سێنین فەحسی بووەکەین سەیرەکەی قسەی دایک و باوکەکە ڕاستە، بەڵام ئەم کێشەیە شاراوەتەوە. بەچی شاراوەتەوە؟ زۆربەی مناڵەکانی ئێستا بەهۆی ئەوەی کە لایفستایل گۆڕاوە، دانیشتن زۆرە، یاریکردن بە ئایپاد و مۆبایل جوڵە کەمترە، خواردنیش زیاترە خورێ، بە تایبەتی خواردنە خێراکان لەفە و پیتزا و خواردنی شیرینی زۆر واکە ئەو کەسە قەڵەوە بێ، چەوری لە ورگیا و لە خوارەوەی ورگیا کۆ ئەبێتەوە، کاتێک کە ئەوەستێت بە پێوە ئەم چەوریە شۆڕە بێتەوە زەکەری و ئەندامی نێرینەی دا ئەپۆشێ. ئێمە کە پاڵیەخین فەحسی بۆەکەین ڕاستی تایبەتی هەیە کە قیاسی خۆی هەیە سەیرەکەین هیچ کێشەیەکی نییە و دڵنیایانەیە. بەس من پێم باشە ئەو کەسانی کە هەست بەو حاڵەتە ئەکەن لە ماڵەوە بۆ ئەوەی کە ترس و دڵڕاوچیان نەمێنێ و مناڵەکەش تووشی قەلەقی نەبێ، ئەمەنە تۆ هەر ئەیبوەستێنیت و سەیری ئەەکەیت و باسی ئەەکەی تووشی ترسێگە بێت لەو شتە، باشتر وایە سەردانی پزیشکی پسپۆر بکەیت بۆ ئەوەی کە دڵنیاییت باتێ کە ئایا مناڵە کێشەی هەیە یان نا. پرسیارێکترمان هەیە سەبارەت بە یەکێ لە کێشە زۆر باوەکانی گورچیلە و بۆری میز و میزەڵان، ئەویش لەسەر بەردی گورچیلێ. ئەڵێ ئایا ئەگەر نەخۆشێک بەردی گورچیلەی هەبێت لە سۆنارە دەرچووە کە پیاون تۆ بەردی گورچیلێ پێویستی بە ئەشیعەگرتن هەیە یان نا؟ ئەمە تەمەنوشتی خۆی نەنووسیوە، بەڵام پرسیارێکی گشتیە. ئێمە ئەڵێن ئەگەر سۆنەرەکە پێیوتی بەردێکی بچووکت هەیە، بەردەکەت هیچ گیرانێکی دروست نەکردووە، بۆرینە ئاوساوە کەشەی دروست نەکردووە لە گورچیلەکانە و خۆشت جەنابەت یعنی ئازار و ناڕەحەتیت نییە، تەنها بە دوواداچوونی ئەوێ 3 مانگ 4 مانگ جارێ سۆنەرێک دووبارە ئەەکەیتەوە بۆی بزانی قەبارەی بەردەکەت چی لێت، ئایا ماوە یان نەماوە، و لەگەڵ ڕێنمایی عامەکان کە بۆ پاراستنی گورچیلەکانە. بەڵام ئەگە بەردێکی گەورەت هەبێ یان بەردەکە بۆری گرت بێ، کێشە لە گورچیلیا دروست بوو بێ، هەڵ ئاوسان دروست بوو بێ، باشتر وایە پزیشکی پسپۆر ئەشعەیەکت بۆ بنێرێت کە بیکەیت بۆ یەکلابوونەوەی حاڵەتەکە، ئایا بەردەکە
چەندێک حەجمی هەیە و چەند دانن و کێشەی چی دروست کردووە و پێمان ئەڵێت ئەو ئەشعەیە ئایا بەردەکە لەو جۆرەیە کە ئەکرێت بە دەرمان چارەسەر بکرێت یان بە تیشک بشکێنرێت یان نازور و لەیزەری بۆ بکرێت ئەو کاتە بەوە دەستنیشانی کێشەکە ئەکرێت و چارەسەری بۆ ئەکرێت ئینشاءڵڵا. ئەوە کۆتا پرسیار بوو، هیوادارم هەموو لایەکتان لەش ساغ و تەندروست بن و بە پێی ڕێنماییەکانی پزیشکە پسپۆڕەکانتان هەڵس و کەوت بکەن. زۆر سوپاس. سمارت وەرچەرخانە.